هاتۆتە شوێنی مەرگی کوڕێکی تاقانەی کە بە ڕووداوی هاتشۆ گیانی لەدەستداوە. لەگەڵ بەشێک لە کەسوکاری قوربانیەکانی ڕووداوەکانی هاتوچۆ لە سنوورەکەیان بەشدارن لە مەراسیمی کردنەوەی تونێلی دەربەندی خان کە ماوەیەک بوو داخرا بوو. داواتان لێ ئەەکەم ئەم بکەنەوە دووسایت ئیتر جەرگی کە زۆر جەرگی من نەسووتی خوا ئازایە نەمەتوانێ ڕێوبانە ئەمە مدەیە چنە تەعزیە بۆ نەتوانێ بڕۆ چامەکەدا و ڕێوبان بەخوا عەرزیان لە کەلاردا گوێن نمگەرەکو بتم نەمگەرەکە مادام کوڕەکەم لەو ڕێاتیات چوو. تونێلەکە بەهۆی کۆنی و گرگرتنی ئۆتۆمبیل تایدا بە تەواوی ڕێگاکەی و ڕووکارەکەی خراپ بوو. لەسەر بڕیاری وەزیری ئاودانکردنەوە و نیشتەجێبوونی حکومەتی هەرێم کاری نۆژەنکردنەوەی بۆ ئەنجام درا و بۆ زیاتر لە 70 ڕۆژ بەڕووی شۆفێراندا داخرا بوو. گەرچی وادەی کردنەوەکەی دواکەوت بەڵام بەرپرسانی پەیوەندیدار دەڵێن وێرانەی تونێلەکە وای کردووە کاری نۆژەنکردنەوەکە ماوەکی زیاتر بخایەنێت و لە پێناو تێک نەچوونەوەی ڕووکارەکەی بە ئامێر و کەرەستەی پێشکەوت و پرۆسەی نۆژەنکردنەوەکە ئەنجام دراوە. بەهێزکردنی ستراکچەری تونێڵەکە و بە شێوازی شۆرتکردن هەروەها معالەجەی ئاوی ناو تونێڵەکە بە طریقەی ئینجێکشن و بە فلتەرێشنیش هەروەها بۆیاخکردنەوەی بە بۆیاخی ئەنتیکاربۆن هەروەها بڕگەی ڕووناچی و بە بلاجکتۆر و قرتاوکردنی ناوەکەی و هێڵکاری و دروستکردنی شۆستە خارجیەکان و چەند بڕگەیەشی تر. لەسەر پێشنیاری هاوڵاتیان و شۆفێرانی ناوچەکە هاتوچۆی دەربەندی خان داوای کردووە ئۆتۆمبیلی باراڵگر بە نێو تونێلەکەدا هاتوچۆ نەکات. قایمقامی قەزاکەش دەڵێت ڕەزامەندی وەزارەتی ئاوادانکردنەوەیان وەرگرتووە بۆ نۆژەنکردنەوەی ڕێگایەکی دیکە تا لە داهاتوودا تەرخان بکرێت بۆ هاتوچۆی باراڵگرەکان و تا وادەیە هەموو جۆرە ئۆتۆمبیلێک بە تونێلەکەدا تێدەپەڕێت. دیارە هەمووتان ئاگادان ئێمە بە بەردەوامی هەم بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە هەم ئێمە هەمیشە چاودێربین کە تیمەکانی بەڕێوەبەرایەتی گشتی ئاوادانکردنەوەی سلێمانی بە بەردەوامی بە ڕۆژ و شەو بەبێ گوێدانەکات بە بەردەوام نەکتیمێت چەندین تیمە و هەرێکێ و بەپێی کاری خۆی بەردەوام بووە لە کارکردن. بۆیە لێرەوە سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم، سوپاسی بەڕێز وەزارەتی ئاوادانکردنەوەکەم. تونێلی دەربەندی خان شاڕی بەستنەوەی قەزاکانی کفری و کەلار و دەربەندی خانە بە سلێمانیە و لە ساڵی 1955 دروستکراوە و درێژەکەی 800 مەترا لە چواریدەی ئەم ساڵەوە بەڕووی شۆفێراندا داخرا و کاری نۆژەنکردنەوەی تێدا ئەنجام دەدرا. ڕزگار جەبار کێنێن دەربەندی خان.